بەخۆم کرێچیمە لە قەزای سۆران نێزیکەی 4-5 مانگە ئەم بەخۆ لەو بەر و لەو بەر لە دوو ئەوێ ئەسوڕێم و ئەوەنە لە ئاساس خانیەکەم وە دەست بکەوی ئەمە مەعلەسەف نییە ئاتی هەر زەیەکی وارێ برا خانی نییە لەبەرچێ ئەو بڕیارە تاسیر لە کرێچی و لە ساحبخانی کردیە مەسەلەن ئەو خانیە کە ئێسام تێدامە 200,000 کابرا وارە بە 350,000 خانی هەیە 200,000 ناینی لە 300 فڕیە ئێدا ئەو فەقیر عارە ئەو بەو دەرامەت و بە وەزعیەتی مەعیشەتەی کەسێکی کرێچی دەسەڵات هەیە دەتوانێت چ بکە بەڕاستی ئەو بڕیارە زۆر یعنی تاسیری لە هەموو شتی کردیە. سلام بخير بباشي والله خاني كرينيكا ناوڵە داوای لێبوردن لە سۆرانش وردە سۆران ئەوە گەشعکاتن یدی لە گەشەکردنی سۆرانە وای لێ هاتووە مەسەڵەن خان و دەست ناکەوێتن من یەکێکم لەوانەیە کە خۆم نووسنگەم هەیە نزیک 2 مانگە بێتن نەگەڕێم بە دوای خانوێکە بۆ کوڕەکەی خۆم خانوم دەست ناکەوێتن ئیدی ئەوە بۆتە حەزمەیەک هەر نەک بۆ کوڕەکەی من کە ئێستانەکە زەواجی کردووە بۆ زۆربەی زۆری خەڵکی ئەوانەیە کە ئێستانەکە زەواجەکەن خانیان دەست ناکەوێتینیان ئەوانەی کە کرێچی بوون خاوەنەکەیان دەریان کردوون ئێستا خانیان دەست ناکەوێتن من وەکو خۆم هیواخوازم کە ئیدارەی سەربەخۆی هەرێ ئیدارەی سەربەخۆی سۆران بتوانێتن یەکی نیشتە جێبوون بۆ هاوڵاتیانی خۆی دروست بکاتن ناوچەکەی بۆ ئەوەی چی دیکە هاوڵاتیان بە دوای خانووی کرێدا نەگەڕێن خراپترین خانوو ئێستانەکە لە سۆران کرێ هەڵکشاوە بۆ 300,000 250,000 ئەگە خانێک تۆزێک وابی تێدا بژیت تا 400-500,000 دیناریش بەرز بۆتەوە لە سۆرانە خان هەیە مەسەڵەن سەری خۆڵەدا تەپیوە بەڵام کرێیەکەی 150,000 دینارەوە خانیش هەیە زۆر باڵایە بەڵام کرێیان 500,000 و 600,000 و 400,000 دینارە ئەمەش بە خەڵکی هەژار ئەو کرێ بە خەڵکی هەژار نادرێت. بەداخەوە قەیرانێک دروست بە لە سنووری سۆران قەیرانی نەبوونی خانوو بۆ کرێچیان ئەوەش ئەگەڕێتەوە سەر ئەوەی بەڕاستی ئەو حکومەت کە بڕیاری داوە ئەو باج ئەوەی لەسەر خاوەن مڵکەکان زیاد بکەوە یەکێکە لە هۆکارەکان کە خانووی کرێ دەست ناکەوێت بۆ کرێنشینان داوا لە حکوومەتی هەرێمەکەین ئەو بڕیارانەی کە داوێتی بۆ کرێنشینان کە 20,000 یەکەی نیشتە جێبوون دروست بکە پەلە بکە لە دروستکردنی یاخود ئەوانەی کە ئێستا لە کۆتایی تەواوکردن دانا داواکەین ئەوانش پەلە بکە لە دروستکردنی بۆ ئەوەی ئەو کرێنشینانەی کە لە سنووری سۆران و دەوروبەری هەنا تێدا ئیسراحەت بکەن و قەیرانی کرێچایەتی لە سۆران باش بێت یعنی بۆ لە مەسلحەتی کرێنشینان دابێت. خانەژی دوو جیلی خۆنیە هەر جیلە ئیگرانە قووەتە کرێچی دنیا یا دوێژی زۆربەی هەندێک و خەرکەکەتی دەژیت